سەبارەت بە پرسی مانگرتنی جیراوان و سزادراوانی بادینان لە سزنی چاکسازی هەولێر دوازانیاریەکان ئەوەیە دوێنێ ئێمە لەگەڵ لە کۆنگرەیەکی ڕۆژنامەوانیش ئاماژەمان پێدا لەگەڵ سەرۆکی داواکاری گشتی و هەروەها سەرۆکی دەستەی مافی مرۆڤ و هەروەها بەڕێوەبەری چاکسازی گەورانی هەولێر و بەڕێوەبەری بەشی یاسایی چاکسازی گەورانی هەولێر نزیکەی 3 کاتژمێر و نیو لە کۆبنەوەدا بووین. ژمارەیەکی زۆر لە مانگرتوەکانمان بینی بە جیاجیا و لە نێویاندا شێروانی و هەروەها مەلاشیڤان و هەروەها گوهدار زێباری، ئەیاسکەرام، هاریوان ئیسا و هەروەها ئەوەی کە لە هەمویان وەزعی باری تەندروستی زۆر خراپ بوو کە مەترسی زۆر هەیە لەسەر ژیانی ئەویشان نێچیروان بەدیع بوو و هەروەها ئەمجەدیش بەهۆی ئەوەی کە ڤایرۆس کە بەدی هەیە لە حرفی لە سیەکەیە ئەویشان وەزعی زۆر خراپە، بەڵام نەماتوانین ئەوی بینین بەهۆی ناجێگیری باری تەندروستی. نێچیروان بەدیع تووشی بەڕاستی خوێنبەربوون و ئەوانە بوون ینی خوێندا دەنیشێ و مەعیدەی وشی بۆ تووشی تەقەڵوسی مەعیدە ئەوانە بووە بەهۆی خواردن و تووشی کەمبینایی چاویش بۆ بەڕاستی چاویشی کەمبینا بووە و زۆر بە زەحمەت و بە دەیتوانی قسە بکە. گەیشتنە چەند دەرەنجامێک ئەوە بوو کە هەر ئەو کات بڕیاردرا لەگەڵ پەیوەندی لەگەڵ سەرۆکایەتی ئەنجومەنی دادوەری هەرێمی کوردستان کرا ئەوە بوو کۆبنەوەکی ئەمڕۆ دروست بوو کە ناومانێنە کۆبنەوەی لوتکە و حەسم. ئەمڕۆ کۆبنەوەکە بەڕێوە چوو دوای کاتژمێر 1 کۆبنەوەکەی ئەی بەڕێز سەرۆکی داواکاری گشتی و سەرۆکی ئەنجومەنی دادوەری و سەرۆکی دەستەی مافی مرۆڤ گەیشتنە چەند دەرەنجامێک ئەویش ئەوەیە سەرۆکی ئەنجومەنی دادوەری و هەموویان پێکەوە بڕیاریاندا کە ئیفراشەرتی ڕانەگیراوە و بەردەوامە ئیفراشەرتی واتە ئازادکردنی بەمەرج بە هیچ شوێکدا نەخراوە. دەمێنێ بابەتەکە لەسەر ئەوەی ئێستا تۆپەکە لە ساحەی داواکاری گشتیە. سەرۆکی ئەنجومەنی دادوەری داوای لە بەڕێز سەرۆکی داواکاری گشتی کردووە کە بابەتەکە بۆ بەیانی گرا بکەنەوە ڕێی ڕاشکاوانی خۆیان بدەن چونکە 2-3 لە ڕێیەکانیان پاشگەز بوونەوە جاری یەکەم بەر لە جەژنوتیان مەشمولن بە ئیفراشەرتی دواتر وتیان مەشمول نین و بەپێی 331 لە قانونی ئوسوڵ محاکەماتی جەزایی واضحە کە ئەوانە مەشمولن بە ئیفراشەرتی. بۆیە بەیانی داواکاری گشتی وەڵام دەداتەوە و دواتر دەستە ئەنجومەنی دادوەری بۆ نیوەڕۆ ئەگەر ئەنجومەنی دادوەری وەڵام نەداتەوە بۆ دوو بەیانی ئینشاءڵڵا بابەتەکە قراری کۆتایی ڕەنگە ڕابگەێنرێ ئەمە هەموومان چاوەڕوانین و ئومێدمان هەیە کە بابەتەکە جێبەجێ بکرێ. و سەبارەت بەو بڕیارە تەمیزی کە لە کۆبنەوەکەی دوێنێ هێنایانە بەر سەر مێزی گفتوگۆ ئێمە چاومان بە بڕیارەکە داخشاند بڕیارێکی تەمیزیە بۆ ساڵی 2018 دەگەڕێتەوە. ئەویش ئەوەیە باس لە مادەیەکی تر دەکات پەیوەندی بەو مادەی ئەو بەڕێزانە نییە کە لەسەر ئەوانی بادینن بە مادەیەک لە یاسای ژمارە 21 دژی کراون. ئەو باس لە دەرێ ئەو کەسانێک کە بەپێی مادە الثالثة من قانون مكافحة الإرهاب ئەوانە غێر مەشمولین بالإفراج الشرطي. ئێمە وتمان کاکە ئەو پەیوەندی بە بابەتی ئەو سزادراوانی بادینان و ئەوانی تروەنی ئەوانەی کە لە ژێرەوەی زیندانەکانن بەپێی مادەیەک لە یاسای ژمارە 21. ئەوەی کە زۆر سەرنج ڕاشیشانی یەکێک لە مانگرتوەکان ئەوە بوو خەڵکی شاری کەرکووک بوو 7 برای ئەنفال بوو. ئێمەش ئەو کاتێکە قسەمان لێ دەکرد ڕۆژێک بەسەر هێنانەوەی ڕفاتی 100 ئەنفالکراوی بارزانی داتێپەڕی کە ڕۆحیان شاد. ئەو کوڕە برا ئەنفالە برای 7 ئەنفال وتی من هیچم لێیان نایەوە تەنها دەمانەوێت عەدالەتی لە بڕیارەکانی دادگا و داواکاری گشتی ببینین. ئەویش وەکو برا ئەنفالێک وەکو کە سوکاری ئەنفال حەقی خۆیەتی ئەگەر نازێکی لەسەرمانە بێ لەگەڵ ئەوەی ئەمە لە بابەتەکەی شەر بابەتی گومانە و مخبر سڕی ئەوانە بووە هیوادارین لەم دوو ڕۆژە ئینشاءڵڵا بڕیارێکی خۆش دەربچێتن و هەموو ئەوە بەڕێزانە بە کە سوکاریان شاد بن و ئینشاءڵڵا هەمیان ئازاد دەکرێن.